دۆخی شاری هەولێر وتی ئارامە و هیچ داواکارێکی خۆپیشاندان لێستا هەولێر نییە و ئەوەی کە دەمینێتی وڵاتیان ئاسایی کار و ئیشی خۆیان ڕۆژانە بەڕێ دەکەن و دەوای فەرمانگەکانی ئەنارتی لەسەر ڕەفشە هەولێرەیە لە هێزن ئاسایشی بکەنجین سیڤیل و دەدەما وەشانە زندیدا ئێرشکردنە سەر هێرش قادر و دڵشاد عەزیزی وێنەگەرێ ئەنارتی و ڕێن نەدانەوان داکو ڕەفشە باژارێ هەولێرێ وەگوهێزن هەردی سال لە هەولێرێ و هەر بە وی ئەوای هێزن ئاسایشی بە جلوبەرگên سیڤیل ئێرشکردنە سەر تیمەکە دنیا ئەنارتی و ji Eyaz Abdullah nûçegehan û Mihemed Idrîs wêneger pêk hatibûn û ew aciz kirin û dest danîne li ser kelûpelê rojnamawaniya wan û heta mobayl û amûra înternet û her du bateriya kamera şikandin û du memorî jî digel xwe birin. زێگاتن کە 15 بۆ 20 کەس دەبوون یەکێک مایکەکەی لێسەندین یەکێک کامێرەکەی کوژاندەوە هەر یەکێکیان بە جۆرێک و بە دوو کەس لیان داین بە بۆ گز و بەزلە و دواتر شتەکانیان لێسەندین و مۆبایل و هەچیشتی شخصیە لیان سندین و دواتر ئێمەیان خستە ناو تەکسیە بە تەکسەکەیان وت بیان بە بۆ شوێنێک لە شوێنێک فڕیاندا هینێکی خۆی دابین کە بەڕاستی ڕستان و کومامۆسایەک وەزارەتی پەروەردە لە ڕاگەنرێک دەشەی ڕابردووە ماشە بۆ دەدەکەی دەمێمە کۆمیراخوا لێرە ئامادە کردی زیاتر ji 15 کەسان بجلên medeni berhengارî me bûn û herwasa pêşirkarî beramber mekirin û herwasa hindek axiftinê neşiya û beramber me hat nekirin û piştîn gînê komîra me helgirt û em birîne nav parka Asamî Ebdirehman Lêrê ez û komîramanê me hatine êşandin û herwasa ku ekşwana pênek devû zanê me da ev du zanê min nav zimanê me da çeqên بادەی خۆپیشاندانەکە تەواو بووە چاوەڕێکی ئەکەن و پەیامگریەک لە خەڵکرا لە سلێمانیجی دەدەما شوپاندنا خۆنیشانداناندا هێزن ئەولەهیە ئێرشی ئاڤار حەمید وێنەگرێ ئەنارتی و باهۆز نەسرەدین کارمەندێ دیجیتال میدیایە ئەنارتی کردن و هەردوو گرتن و عاجز کردن و کەلوپەلێ وان ji bar hêzên ئەولەهiyê hatine birin. بەلاماری منیان ناو بە نزیکەی 20 کەسێکە بوون بە من بە شەق و زلەوە منیان برد جەماعەتێک لە برادرانی ئاسایش یانویست من بێنەوە کە من هیچم نەکردو من کارمەندێکی ئەنارتیم بەس گوێیان نەگرت هێزێکی تایبەت بوون گوێیان نەگرت و مەسافەیەکی تر بە پێ بردیانم هەر بە لێدان و بە زۆر بە قورسی لێیان نام لە دەڤەرە باڵایەکاتی دەما شۆپاندنا خۆنیشاندانا باب و کچێک 6 ساڵی رامال احمد نوچگهان انارتی جبال آسایش چومانی و هاتا گرتن و پاشانی هاتا بردان لکویج خالد محمد نوچگهان انارتی جبال هزن اولهی و بو حیام دمجمره که هاتا گرتن لە کاتژمێر 11 لەلایەن هێزەکانی ئاسایشەوە ئێمە دەستگیر کراین و دەستگیرا بەسەر کەلوپەل ڕۆژنامەکەی ئێمەدا زیاتر لە یەک کاتژمێر ئێمە لە بەڕێوەبەرایەتی ئاسایشی کوێ دەست بەسەرگراین و بەو مەرجەش ئازادکراین کە تاوەکو خۆپیشاندانەکانی کوێ تاو دەبێت بۆمان نەبێت ڕووماڵی خۆپیشاندانەکە بکەین. ئێرشکردن لەسەر تیمên ئەنارتی لە هەولێر و سلێمانی هەر دکەڤانە تەنکردنا دەنگی ئازاد و سەربەستیا ڕۆژنەمەوانیە و ئەو ئێرش دەمەکێدایە ku enartî mîna tenê kanala ehliya bêalî bizav dikir revşa peraniya bajar û bajarokên Kurdistanê bo bîneran bişopîne. Lê di hember de êrişî tîmê mekirine û dest danîn li ser kelûpelan û rojnamawan jî eziyet kirin.